دیارە هەندێک قسەی تایبەت هەن کە دەبێ بنووسرێنەوە قسەی زانایانیشە دەوترێ لە سێ کاتا درۆ زۆر دەکرێت لە کاتی جەنگ لە دوای ڕاوکردن واروەها لە پێش هەڵبژاردن واتە لە سێ کاتی جیاواز لە سێ پرۆسی جیاواز پێش هەڵبژاردن لە کاتی جەنگ و لە دوای ڕاوکردن پێش هەڵبژاردن دەڵێن ئەمە دەکەین و وا دەکەین و وا دەکەین لە کاتی شەڕیش دەڵێ ئەوە وا کراوە فلان ڕووی داوە فلان ڕووی نەداوە لە دوای ڕاوکردنیش دەڵێ وام کرد و وام کرد با ئێستا کە گەرمەی شەڕە لە نێوان رووسیا و ئۆکراینیا دیارە ڕاگەیاندن ڕۆڵێکی سەرەکی هەیە لە جەنگی دەرونیدا و یەکێک لەو بابەتانەی کە ئەتوانم ئۆکراینیا پێوەی سەرکەوتوو دەبێت یا سەرکەوتوو بووە لەو ڕۆوە ئەو جەنگە دەرونیەیە کە کراوە و ڕەنگە مە بەشێکیشی پەیوەست بێ بە هاوکاریەکانی ئەمریکا و ئەوروپا و بەشێکی پێوەست بێ بە خودی سەرۆکی ئۆکراینیا زێلینسکیوە لەبەرەوەی کە لە ئەسڵا ئەکتەریش دوجار دەتوانێت ڕۆڵی باش بگێڕێ ڕۆڵێک کە بەرامبەرەکەی سەرنجی بەرامبەرەکەی بۆ خۆی ڕابکێشێ یەکێک لەو بابەتانەی کە لە ماوەی 8 ڕۆژی ڕابردوودا بووەتە جێگەی سەرنج بابەتی تارمایی کێفە فڕۆکەیەک و فڕۆکەوانێکی بێناونیشان بووەتە تارماییەک بۆ گیانی فڕۆکە ڕووسیەکان لە ئاسمانی ئۆکراینیادا ئەم فڕۆکەیە نازناوی تارمایی کێفی پێدراوە بەڵام هێشتا نازانرێت ئاخۆم ئەمە ڕاستیە یاخۆت خەیاڵ چونکە وەک ئەوەی کە ئێستا دەنگدانەوەیەکی زۆری لە سۆشیال میدیا و میدیاکاندا بەگشتی هەیە فڕۆکە شەڕکەرەکانی رووسیا ئیدی تەنگی بەوانی هەڵچنیوە و بووەتە دێوزمەیەک بۆیان و زەلەیان دێ بە دەستیەوە لە ئاسمانی ئۆکراینیادا دەوترێت ئەم فڕۆکەیە لە ئاسمانی وڵاتەکەیدا هێندە بەرز دەبێتەوە لە پشتەوەی هەورەکان لە سەرووی فڕۆکە ڕووسەکانەوە کەمین دەکات هەندێک دەڵێن ئەوەندە بەرز دەبێتەوە ئیدی با بڵێن نیشانەکانی هۆشداری مەترسی لەسەر فڕۆکەکە خۆی لەبەر پاڵەپەستۆ بەرزبوونەوە هەموو گڵۆپەکانی هەڵدەبێیانی ئەمە هەندێک قسەیە دەوترێت سەرچاوی زانیاری هیچ شتێکی پشتڕاست نەکردوێتەوە بەڵام کاتێک دێتە خوارەوە کە حتمەن دەبێت فڕۆکە ڕووسیەکان بکاتە ئامانج بەپێی زانیاریەکان تارمایی کێف تا ئێستا چەندین فڕۆکەی ڕووسی لە ئاسمانی ئوکراینیا خستووەتە خوارەوە کە ئەمە فڕۆکەکانن دیارە فڕۆکەی 35 ئSU فڕۆکەی 27 ئSU فڕۆکەی 29 میک واروها فڕۆکەی 25 ئSU کامە بەشێکن لەو فڕۆکە باشانەی رووسیا هەرچەندە ناوەناوە لە سۆشیال میدیا وێنەی فڕۆکەوانێک بڵاو دەبێتەوە وەک پاڵەوانەکەی ئۆکراینیا ناوی دەبن بەڵام هیچ سەرچاوێک پشتڕاستی هیچ وێنە و زانیاریەکی نەکردوێتەوە بەڵام دوجار باس لە بڵاوبوونەوەی هەواڵێک دەکەن کە لە 25 مانگیدا ئەم فڕۆکەوانە بە S400 بە سیستەمی بەرگری S400 خراوەتە خوارەوە وێنەکەشیان بڵاو کردەوە و ناوەکەشیان تەنانەت بڵاو کردەوە لەوەی کە فڕۆکەوانێکی خانەنشین کراوە بەڵام نازانرێت ئایا کە چکە هیچ سەرچاوێکی ڕسمی پشتڕاستی نەکردوێتەوە نازانرێت ئایا ئەمە بەڕاستی خۆیەتی یاخود نا ئەوەی کە لە هەمووی گرنگترە هەتاوەکو ئێستا هیچ زانیاریەکیش لەسەر ئەم فڕۆکەیە نەدراوە ئایا ئەم فڕۆکەی ئوکرانیە فڕۆکەی ئەمریکیە فڕۆکەی رووسیە هیچ جۆرە زانیاریەک لەسەری نییە بەڵام ئەوەی کە هەیە دوو بابەتی زۆر گرنگن لە بڵاوبوونەوەی تارمایی کێف یەکەم ئەگەر ئەم فڕۆکەیە ڕاستە و هەیە ئەوە پێدەچێت وڵاتانی ئەوروپا و بە تایبەتی ئەمریکا لە پشتی ئەم فڕۆکەیەوە بن چونکە کەس نازانێت ئەم فڕۆکەیە لەکوێ دەنیشێتەوە و لەکوێش دەفرێت و هیچ ناسنامەیەکیش لەسەر خودی فڕۆکەوانەکە و فڕۆکەکە ئاشکرا نەکراوە بۆیە گومان دەکرێت لە ئەسڵ ئەم فڕۆکەیە گەر هەیە چۆنە بۆ کەس ناتوانێت تەنانەت نەوێنەی نە ڤیدیۆی نا هیچ جۆرە زانیاریەکیشی لەسەر بدا ئەگەر خۆت ئەم فڕۆکەیەش بوونی نییە کەواتە دووبارە هەر ئۆکراینیا سەرکەوتوو بۆ وەتوانی وێتی وەهمێک دروست بکە بۆ گیانی رووسیا و فڕۆکەکانی رووسیا بەڵام خۆ ئەگەر نەبێت ئەو ئامارانەی کە دەوترێ ئەوەندە فڕۆکە کەوتوتە خوارەوە بەچی کەوتوتە خوارەوە لە ڕۆژانی سەرەتایی بەشێکی زۆر لە سیستەمە بەرگریە موشکیەکانی ئۆکراینیا کرانە ئامانج لەلایەن ڕووسەکانەوە و ئەوەی کە بەشێک لە فڕۆکە ڕووسەکانی لە ئاسمانی ئۆکراینیا خستووەتە خوارەوە باز لەوە دەکرێت کە ئەم فڕۆکەیە کە ناویان ناوە تارمایەکانی کێف بۆیە لە دروستکردنی ئەم بابەتە تارمایی کێف ئۆکراینیا سەرکەوتوو بووە
لەوەی توانیوێتی وەهمێک دروستکە یاخود توانیوێتی چەندین فڕۆکەی ڕووسی لە ئاسمانی ئۆکراینیا بخاتە خوارەوە. زانیاریەکان هیچی پشتڕاستکراوە نیە، بەڵام دەنگۆیەکە کۆی گشتی سوۆسیال میدیای داپۆشیوە و باس لە دوایین زانیاریژەوەیە کە لە 25 مان کۆتایی بە چیرۆکی تارمایی کێف هاتووە و پاڵەوانی یا هەندێک دەڵێن پاڵەوانی ئوکرانیا بۆتە نازناوی ئەو فڕۆکەوانە. ڕەنگە ئەمە دوجارەگە ڕاست بێت لە مێژووی ئوکرانیادا وەڵامەکەی وەرگرینەوە بزانین کێ و کێنیە و خواستێک بێکە بە دووەراچوونی لەسەر بکرێت.